کەس سەرەتا بۆی زۆری ئەو هەموو ژمارە ئۆتۆمۆبیلانەیە کە ڕێژەیەکی زۆر لە کوردستان هەیە پێویستە سنوورێکی بۆ دابرێ زیاتر گرنگی بە کەسکاتیش بدرێ بەڕاستی نەمام چاندن ئەوانە لە شارەکان بچێندرێ بۆ ئەوەی ژینگەمان باشتر بێت و خاوێنتر بێت. لەبارەی ژینگە بی هاوڵاتیان بە دەرەجەیەک ژینگەی کوردستان پاکرا بنمونە کە ئەچتە دەرەوە بۆ گەشتکردن بۆ سەیرانکردن ئەو شوێنەی لێ دانیشی ئەبی پاک ڕابگری پاچکەیتەوە زەرفێک شتێکت پێوێ پاشماوەکان لەگەر خۆتی بێنەوە بۆ شوێنیش لە شوێنێکی دابنەی بۆی سیارەی زبر و سیارەی خۆڵەکەوانە شتەکان لەگەر خۆیان هەڵبنەوە. ژینگەی هەولێر زۆر مەترسی دارێ ئێستا بەڕاستی گەیشتە سەتا هەفتای تقریبا بۆ ئەوەی خەڵک ژینگەی پاک ڕابگری زەبروشتیوە بە تایبەتی دەبەی ئاو زگێرە و ئەوانە لە چەند شەقامەکان فڕەنەدەن هیوادارم هەموو کەسێک بەرپرسیر بی بەم کارە. هیوادارم ئەم معاملانە با بڵێن بە گشتی معاملەکان بچنە دەرەوەی شار بۆ پاگبوونی ژینگەوە داوا لە خەڵکەکەشەکەم تا بکرێ یارمەتی دەری برایانی شارەوانی بن بەڕاستی من لە خۆمەوە دەست پێ بکەم لە هەر تاکێکم کۆمەڵگەیە زۆر بە شتێکی پێویست و باش ێزانم بۆ هەمومان بۆ پێکۆژیان بێگومان باشترین حەلە. ئەبێ بە بەردەوام میدیاکارەکان میدیاکان کار لەسەر پاکوخاوێنی ژینگە بکات. ژینگە ماڵی هەمومانە. هەموو ئینسانێک دوو شوێنی هەیە دوو ماڵی هەیە ماڵێک تایبەتە بەخۆیەوە ماڵی دووەمی ژینگەی و دەوروبەرێکی کەواتە پێویستە لەسەر هەمومان ژینگە بپارێزین وەکو ماڵی خۆمان دەپارێزین. ژینگە ماڵی دووەمی هەمومانە.